دابینکە ئێمە لە ڕابردووەوە ماوەتووە کە پێویستە حکوومەت هێرێمی کوردستان چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکە لە هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم خولەوە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیر بووین لەسەرەوەی چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکرێت چاکسازیکردن تەنیا لە خەرجانیە لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهاتە نەوتیەکان داهاتە نانەوتیەکان پێویستێکن لە ڕابردووە حکوومەت هێرێمی کوردستان هەوڵێ ئەمە بابەداخەوە ئەوەی کە هەبووە تەنیا لە کۆبنەوەکان بووە تەنیا لە ڕاگەیانەکان باسکراوە بە پێداگر بووین لەسەرەوەی بە ئێستاشۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازی لەم سەرچاوانەی داهات بکات بۆی بتوانێت بە داهاتی ناوخۆ و نەوتی و نانەوتیەکان بتوانێت موچەی موچەخۆرانی شان یەکێتی لە حکوومەت بەشێکن لە شاندی دانوستانکاری هەولێر و باکدا ئێوە قسەتان لەگەڵ نەکردون ئایا ئامادەنین بێنە پەرلەمان ئەچیت یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە حکوومەت و شاندەکەش بەشیشی ئەساسی هەواڵانی ئێمە بۆ کە لە حکوومەتن بەڵام ئێمە قسەمان لەسەر حکوومەتە ئێمە مانێ حکوومەت بێوەڵام باتەوە بەڵام پێشتریش خۆ حکوومەت داتۆتە پەرلەمانی کوردستان بەڵام ئێستا لەم بارودۆخە ئێستا ئەمانەیە حکوومەت ڕوونکردنەوە بدات کاتێکە وەفدێک ناچێت بۆ بەغاو بە دوواچوون ناکا بۆ مەسەلەی موچە پلانی داهاتووی حکوومەت هێرێمی کوردستان چییە؟ بەردەوامی بە دانیشتنەکە دەدرێت بۆ بەرنامەی کارام ڕۆیا خودێوە ئێمە بە پێویست سێزانین ئەگەر کۆبنەوەکە بەردەوام بێت پرسی موچە بخرێتە ئەجەندای بەرنامەکان مەسلەی ئەوەی کە حکوومەت چی پێویستەکە پێویستی بەوەی کە حکوومەت بێتە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوە لەسەر ئەم بارودۆخە تازەیە بات